ئەو کاتتان باش بەخێر بێنەوە. ئێمە سەرەتا دەمانەوێت وەکو پارێزگای هەولێر سوپاس و پێزانین و ستایشی خۆمان ئاراستەی خەڵکی ناوشاری هەولێر بکەین کە لە ماوەی چەند سەعاتی ڕابردوو لە دوای بڕیاری وەزارەتی ناوخۆ لە قەدەغەکردنی هاتوچۆ هاوکارمان بوون، سەبریان هەبوو، تەحمولیان هەبوو، زۆر سوپاسیانەکەین. هەر لە هەمان کاتدا دەمەوێت سوپاسێکی زۆر تایبەتی هێزەکانی ئاسایش، هێزەکانی پۆلیس، هێزەکانی زێڕەڤانی، پۆلیسی هاتوچۆ، قایم قامیات، تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر، بە تایبەتی هێڵی گەرمی 122 هەموو ئەو لایەنانەی کە هاوکار بوون، پشتیوان بوون، شەون و خونیان کرد بەم بارانە زۆرەی شەوی ڕابردووش، بەڵام لەسەر جادەکانمانەوە بۆ سەرکەوتنی جێبەجێکردنی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ. ئێمە چەند سەعاتێکمان ماوە بۆ کاتژمێر 12 بڕیارێکی تر لە وەزارەتی ناوخۆ دەرچوو بۆ درێژکردنەوەی ماوەی قەدەغەکردنی هاتوچۆ بۆ 72 سەعاتی داهاتوو. لە هەمان کاتدا لە بڕیارەکەدا دەسەڵات دراوەتە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا کە هەندێک لەو پێداویستی ئەساسیانەی هاوڵاتیان ئەوانەی کە پێویستن ڕۆژانە ئیستیسنای بکەین. بۆیە ئێمە وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر لەگەڵ قایمقامیەتی هەولێر و لەگەڵ پۆلیس و ئاسایش و زێڕەڤانی و هاتوچۆ و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و ئەو لایەنە پەیوەندیدارانە کۆبووینەوە، هەڵسەنگاندنمان کرد بۆ ئەوەی کامە شوێن هەیە دەبێ بکرێتەوە بەیانی و ئیستیسنای بکەین. بۆیە ویستمان لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە کۆمەڵێک بابەت هەیە لەسەر ئەمە ڕای بگەین. پێش ئەوەی ئەم ئیستیسنایانە یان ئەو شوێنانەی کە دەیانکەینەوە ڕای بگەینم، هەندێک بابەتی تر هەیە پێم خۆشە بە دەرفەتی دەزانم لە خزمەتی ئێوە باسی بکەم بۆ ئەوەی ڕای گشتی لێی ئاگادار بێت. ئێمە سەرەتای هەموو شتێک لێرەوە ڕای دەگەێنین کە لە بەیانیەوە دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا، بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر دروستکردنی دەست پێ دەکات کە 7 قڕوێڵەیە و ئەوەش بە جوهود و بە دەعم و هاوکاری کۆمەڵێک ڕێکخراوی خێرخواز و کۆمەڵێک سەرمایەداری پارێزگای هەولێرە. بۆیە لێرە سوپاس و ستایشی خۆم بۆ هەموو ئەمانە ڕادەگەێنم و ئینشاڵڵە لە داهاتووش لە دوای تەواوبوونی نەخۆشخانەکە ناوی هەموو ئەم بەڕێزانە ڕادەگەێنم کە بەشدار بوونە لە دروستکردنی ئەم خەستەخانەیە و دواتر برای بەڕێزم کاک دکتۆر دلۆڤان تەفاسیلی خەستەخانەکە بۆ ئێوە ڕادەگەێنێ. هەروەها لێرەوە ڕای دەگەێنم کاک دکتۆر تەها یەکێک لە خاوەن نەخۆشخانەکانی هەولێر، نەخۆشخانەی شاری بە تەواوی بە هەموو ئەجهیزە و بە هەموو پێداویستیەکانەوە خستە بەردەستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کە ئەویشیان یەکێکە لە خەستەخانە باشەکانی تایبەت لە هەولێر پێشکەشی کرد لەو ماوەیە بۆ نەخۆشی کۆرۆنا. و هەروها ئێمە بە درکردن بەوەی کە کۆمەڵێک خەڵک لە سنووری پارێزگای هەولێر و لە ناو مەرکەزی هەولێر بە تایبەتی بەهۆی ئەو بڕیارانەی ئێمە کار و کاسبی لە دەست داوە و کرێکارە دەستکورتە، بە یارمەتی دەستگای خێرخوازی بارزانی هێڵێکی گەرم دەکەینەوە لە بەیانی و ژمارەیەکی زۆر بە هەزاران سەلەی غیزائیمان حازر کردووە. هەر هاوڵاتێک بەڵام هیوادارم ئەوانە تەلەفۆن بکەن کە پێویستیانە، ئەوانە پەیوەندی بکەن کە ئەم وەزعە تەئسیری لێکردوون بە سیارەی تایبەت سەلەی غیزایی کە بەشی هەفتەیەک دەکات، ئەوانەی پێویستن بۆیان دەچێتە ماڵەکانیان، بە تایبەتی ئەوانەی کرێکارن، ئەوانەی کەم دەرامەتن لە هەر گەڕەکێک بن بە سیارەی تایبەت دابینمان کردووە و هێڵێکی تایبەتیش هەر ئەم شەو ڕادەگەێنین بەو هێڵە ئەو هاوڵاتیانە دەتوانن پەیوەندی بکەن و بۆ هەر یەکیان سەلەیەکی غیزائیمان حازر کردووە بۆ ئەوەی محتاج دەبن. و هەروها دەمەوێت لێرە ئەوە ڕابگەێنم کە ئێمە لە دوای ئەو کۆبوونەوەی ئەنجامماندا و دوای ئەو بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ درێژکردنەوەی قەدەغەکردنی هاتوچۆ کە ئەوەشیان هەر لە بەرژەوەندی هاوڵاتیانە سوپاسی سەبر و تەحمل و خۆڕاگری خەڵکی شارەکەمان دەکەین. لە هەمان کاتیشدا لە بەیانیەوە
منعی تەجەول لە نێوان قەزایەکانیش ڕادەگەیەنێ واتە لە نێوان قەزایەکانی سنووری پارێزگای هەولێریش هاتوچۆ قەدەغە دەبێت کەسێک لە شەقڵاوان ناتوانێت بێتە هەولێر کەسێک لە شەقڵاوان ناتوانێت بچە سۆران لە چۆمانیش ناتوانێت بێتە سۆران بۆیە هیوادارم تا بەیانی هەموو هاوڵاتیانەوانەی سەفەری ئەم قەزا بۆ ئەم قەزایان کردووە بگەڕێنەوە قەزاکەی خۆیان بۆی زەرمەند نەبن چونکە بازگەکان بەڕووی قەزایەکانیش دادەخرێن بۆ ماوەی 72 سعات و ئێمە لەو کۆبوونەوەی کردمان بڕیارماندا هەندێک شوێن هەیە هەندێک پێداویستی هەیەی خەڵک ئەساسیە لە بەیانیەوە هاوڵاتیان دەتوانن ئەم پێداویستیانیان دەستکەوێ و ئەم شوێنانە دەکرێنەوە یەکەمیان نانەواخانەکانە بەڵام پێویستە نانەواخانە کە دەکرێتەوە هەموو ئەوانەی لەوێ ئیش دەکەن دەستکێشیان لە دەست بێ ئەم ماسک ببەستن و هەروەها ئەو کەسەی پارە وەردەگرێ نابێ هەمان کەس نان پێشکەش بکات دەبێت دوو کەسی جیاواز بن و نابێ قەڵەباڵغی زۆر دروست ببێ و ئەو پیادانش کە دەچن بۆ نان کڕین دەبێت یەک کەس بڕوە بۆیە ئێمە ببینین لە هەر نانەوەخانەیەک ئەم مەرجانە پەیڕەو نەکراوە یان قەڵەباڵغیەکی زۆری تێدایە ئێمە تیمەکانمان لە قایم قامیەت ڕاست پاردووە یەکسەر ئەم شوێنە دادەخەن و غەرامەشی دەکەن و هەروەها بڕیارمان داوە ئەو چێشخانە و ڕیستۆرانتانەی هەولێر تەنها بۆ دیلیڤەری بۆ داواکردنی خواردنی سەفەری بەو مەرجانەی دیسان مەرجی تەندروستی کە تیمەکانی تەندروستی و قایم قامیەت چاودێری تەواویانەکەن دەتوانن لە بەیانیەوە ڕیستۆرانتەکان تەنها بۆ پێشکەشکردنی خواردنی دیلیڤەری سەفەری بە تەلەفۆن داوا دەکرێت پێشکەش بکەن بۆ ماڵەکان و تەنسیقمان کردووە لەگەڵ ئاسایش و پۆلیس و زێڕەبانی ئەوانەی کە خواردن بە دیلیڤەری بۆ ماڵەکان دەبن ڕێگەیان پێدەدرێت بە ماتۆرسکیل بێ یان بەم شتانە بێ و هەروەها دیسان بڕیارمان داوە مارکێتەکان یان مۆڵەکانیش تەنها ئەو بەشەی کە خۆراک و مەوادی غیزائی دەفرۆشێت واتە بەشی جلوبەرگ و بەشەکانی تر هەمووی دەبێت داخراو بمێنێتەوە لە مۆڵەکانیش تەنها بەشی خۆراک و خواردەمەنی دەکرێتەوە ئەویش تەنها بۆ ئەو گەڕەکانی کە نزیک مۆڵەکەن ئەگینا سیارە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە و لە بەیانیەوە ئێمە ببینین هەر سیارێک هاتوچۆ دەکات تەنها ئەو ئیستیسنایانە نەبێت کە ئێستا دێمە سەری باسی دەکەم ئێمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆمان ڕاست پاردووە غەرامەی دەکەن و سیارەکەشی حجز دەکرێت بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم کە لەم ئێوارەیە هەندێک خەرق ڕوویدا داوا لە هاوڵاتیانەکەم بۆی غەرامە نەکرێن سیارەکانیان دەست بەسەردانەگیرێ نابێت سیارەکانیان بینە دەر ئێمە مارکێتی گەڕەکەکانی هەر گەڕک و مارکێت و شتی خۆی لێیە دەتوانن لەوێ بچن نان بکڕن لەوێ بچن خواردەمەنی و خۆراک بکڕن لە گەڕەکەی خۆی بە پیادە بە بێ سیارە بۆیە هیوادارم ئێمە ئەو ئیستیسنایانەمان کردووە لە پێناوی ئەوەیە کە هاوڵاتیان خواردن و نان و پێداویستی ئەساسیەکانیان دەست بکەوێ و ئەمەش دیسان بە پێی مەرجی تەندروستیە بۆ نمونە کاتێک ڕێگە ئەدەین مارکێتێک بکرێتەوە دەبێ تعقیم دابنێ دەبێ ئەوانەی لەوێن دەستکێشیان لە دەست بێ تەنانەت ئەو عەرەبانەی کە هەیە دەبێ ئەوە تعقیم بکرێ کۆمەڵێک مەرجماندانەوە تیمەکانمان چاودێری دەکەن هەر کەسێک لەو مۆڵانە لەو مارکێتانە پابەند نەبێ پێوە ئێمە دای دەخەین و ئیجراعاتی قانونی بەرامبەر دەگرینە بەر ئەوانەی تر هەندێک گەڕانی غازی ماڵانە ئێمە ڕێگەمان لێ نەگرتووە دەتوانن بەردەوام بن لە غازدا بەشکردن لە ناو کۆڵانەکان هێنانی سەوزەیە و میوەیە لە عەلوەوە دەتوانن بەردەوام بن بە پیکاپ بە سیارەی تایبەت بگەڕێنن لە ناو کۆڵانەکان و هەروەها دابشکردنی گازوایی لە بۆ مۆلیدات یان هەندێک لەو معاملانەی پەلەوەر و ئەم بابەتانە کە مریشکەکانیان پێویستە بۆ سەربڕخانەی پەلەوەری بچن یان گۆژگەیە ئەمانە دەکەینەوە بەڵام دیسان هەموو ئەوانە بە شروتی تەندروستی تند و هەموو ئەمانە بەیانی ئاگادارەکرێنەوە ئەو شوێنانە کە دەبێت ئەم مەرجە تەندروستیە زۆر توندانە کە لە پێناوی پاک و خاوێنیە لە پێناوی ئەمانەیە دەبێت ڕەچاو بکرێن و لێرەوە دەمانەوێت داواکاریەک پێشکەشی هەموو خێرخوازان دام و دەستگا خێرخوازیەکان ڕێکخراوە خێرخوازیەکان خەڵکی سەرمایەدار بکەین لەم
چەند ڕۆژێ ڕابردوو خەڵکێک لە ماڵەوە ئیشی دەست نەکەوتووە لەوانەیە پێداویستی سەرەکی هەبێ ئێمە لیژنەیەکمان لێرە پێکهێناوە ئەوانەی دەیانەوێت دەستی کۆمەک و هاوکاری بگەێنن لە ڕێگای ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا و لە ڕێگای قایمقامێتەکان لە قایمقامێتەکانی تر دەتوانن کۆمەک و هاوکاری پێشکەش بکەن ئێمە سیارە و ئۆتۆمبیلی تایبەتمان دابین کردووە دەتوانین بەپێی ئەو هێڵە گەرمەی دابینمان کردووە ئەم هاوکاری و کۆمەکە بگەینە خەڵکی دەستکورت و نەدار کە بەهۆی قەراراتی ئێمە و بەهۆی ئەو دۆخە خراپەی دروست بووە ئیشیان لەدەستداوە و لەوانەیە هەندێکیان مشکلەی ژیانی ڕۆژانە و نانی ڕۆژانەشیان هەبێ بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە خەڵکی خێرخواست خەڵکی مرد بێتە مەیدان و هاوکار بێ بۆ ئەوەی خەڵک محتاج نەبێ و پێداویستە بنەڕەتیە ژیاریەکان کە ئەوی بۆ ژیانی ڕۆژانە و منداڵەکانیان پێویستە لە خواردەمەنی و خۆراک بتوانین دابینی بکەین. ئێمە دەمەوێت ئەوەش ڕابگەێنم کە لە سنووری پارێزگای هەولێر لە ڕۆژی یەکەمەوەتە لە 22/2020 تاکو ئەمڕۆ هێشتا بەشێکی شوادێن ئەو تۆمار نەکراون لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە تەنها ئەوانەی تا ئەو لەحزەیە تۆمارمان کردوون 1936 کەس کەرنتین کراون لە هۆتێلەکانی ئێمە لە بەتایبەتی لە مەرکەزی هەولێر لە شەقڵاوە لە سۆران لە ڕەواندووس لەو ژمارەیە 1995 کەس دەرچووە لە کەرنتین و گەڕاوەتەوە ناوماڵ و خێزانی ئێستا 741 کەس لە کەرنتین ماوە ئەوەش دەکاتە ڕێژەی 51% لە کۆی کەرنتینکردن لە هەموو هەرێمی کوردستان واتە بەتەنها 51% لە خەڵک لە سنووری پارێزگای هەولێر کەرنتین کراوە و هەروها ئێمە ڕۆژانە پشکنین بۆ نەخۆش ئەنجامەدەین لە ڕۆژی 25/2/2020 تاکو ئەمڕۆ 801 نەخۆش پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ کراوە لەو ژمارەیە تاکو ئەو ساتەی کە ئێمە قسەی تێدا دەکەین 9 کەسیان پۆزتیڤ بووە واتە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە و هەروها ئێمە دەمانەوێت ئەوەش ڕابگەینین هەندێک بابەتی تر هەیە وەکو باسم کرد تەنکەراتی مەجرایەکانە مەسەلەی تانکەری گوازنەوەی مۆلیداتە ئۆتۆمبیلی غازە هەندێک چێڵگەکانە ئەوەی بەخێوکردنی پەلەوەر یان حەوزی ماسیە یان هەندێک کەس پەلەوەری هەیە و لە دوکانەکەی بەجێهێشتۆ پێویستە نانی خواردنی بۆ بات حەوزی ماسیە خواردنی بۆ دسێ ئێمە لەگەڵ تیمەکانی ئاسایش و پۆلیس و زێڕەڤانی بۆ ئەم بابەتانە کە دەبێت ڕۆژانە سەردانیان بکرێەوە پێداویستیان بۆ دابین بکرێ ڕێگەمان داوە کە هاتوتۆ بکرێ ئەمە جگە لەوەی هەروەکو لە بڕیاری پێشوش ڕامانگەیاندبوو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان قۆنسڵخانەکان تیمەکانی پزیشکی نەخۆش لە کاتی ئەمرجنسی بە تەلەفۆن لەگەڵ هێڵی 122 یان ئەوانەی غەسلی کلیان هەیە یان ئەوانەی دەرزی کیمیاوی شێرپەنجیان هەیە یان هەر حاڵەتێکی تری نەخۆشی یان ئەوانەی لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ئیشەکەن یان ئەوانەی کە لە کۆمپانیەکانی نەوت ئیشەکان یان ئەوانەی لە کۆمپانیەکانی تر ئیشەکەن پێویستە زڕورە هاتوچۆ بکەن کۆمپانیەکانی ئیتیساڵات و پەیوەندی یان هەر بابەتێکی تر ئێمە تەنسیقمان لەگەڵ ئاسایش و پۆلیس و زێڕەڤانی کردووە لەگەڵ پۆلیسی هاتوچۆش کە ڕێگە پێدانیان پێ بدرێوانە بتوانن هاتوچۆ بکەن جگە لەمانە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین جارێکی تر لە ماڵەکانی خۆیان دابنیشن و چەند ڕۆژی داهاتوو نەورۆز دێتە پێش تکایە جارێکی تر تکایە ئێمە شەو نخوونی دەکەین لە پێناوی ئەوەی ئەم قەیرانە ئەم نەخۆشیە سەختە تێپەڕێنین والحەمدولله سوپاس بۆ خوا سوپاس بۆ هاوکاری خەڵک زۆر باشمان هێناوە هەنگاوی باش چوینەتە پێش زۆرمان بڕی کەممان ماوە هیوادارین ئەم چەند ڕۆژە تحملمان بکەن لە ماڵەکانتان دانیشن ئەو قراراتانەی کە داومانە ئەمڕۆ و ئەو قراراتانەی کە ئەمڕۆ وەزارەتی ناوخۆ دای و ئەوانیش ڕایان گەیان تکا دەکەین هەموو لایەک پێوە پابند بن و ئیلتیزام بکەن و ئینشاءڵڵا سەر دەکەوین زۆر خۆش بینین زۆر گەشت بینین بە جهودی ئێمە و بە جهودی و پشتیوانی خەڵک ئەم وەزعەتێ دەپەڕێنین و لێرەشەوە جارێک تر سوپاس بۆ ئێوە دەستگاکانی ڕاگەیاندن کە لەم دۆخە زۆر هاوکارمان بوون و توانیتان دەنجی ئێمە و ڕێنماییەکانی تەندروستی و هەموو ئەوەی هەیە بیگەێنن سوپاس بۆ هەموو لایەک سەرکەوتوو بن ئەوەندەی ئاگادار بووم شەوی ڕابردوو 7 سیارە دەستی بەسەرداگیرا بوو ئەوە ئەمڕۆژ بەشێکی زۆریان غەرامە کراون وابزانم ئەوانەی کاتون 20 جێگا زیاتر داخراوە ئەوە کاک نەبەست قایمقامی ناوەند ئەو تەنفیزی ئەماناکە ئیجراعاتمان کردووە ئێمە تەمەنا ناکەین پەنا بینە بەر ئیجراعات بەڵام قەراری حکوومەتە لە پێناوی خەڵکە
بەیانی هەر کەسێک لە خارجی ئەو ئیستیسناعاتانەی کردومانە پابەند نەبێ پێ ئێمە ئیجراعاتی لەگەڵەکەین.